ئەم خێرەشمان پێویستە. مامۆستا بەسەراتێکت هەیە زۆر لە سوۆشال میدیا بڵاو بۆتەوە کە باسی کوڕێگەکەی دوور لە ڕووجەناب دوور لە ڕووی ئەو مەقامە پیرۆزە ئەڵەی کوڕە خوێڕێکە ئەو بەسەراتە چییە بەمان باس بکەیت؟ ئەمە برادێک بوو ئەوە ئێستا لە دەرەوەیە خوازە ڕۆژێک تەلفۆنی بکرێت تۆ بۆچی حەیم من بدۆتم بابە حەیان بۆ بردووی ئاسا هەر نەبووە دەچووبی بم جا ئەمە یەک دومیش ناوم نەبردووی خۆ ناویش نابم ئەوە حرەکەیەکی بەنەوەیکی کرد بووی تر تۆزێک جوان نەبوو دوایی باوکی لۆمەی کرد و توی عیب ناکەیت و بۆواکەیت و ئەمە چییە و ئەمانە ئەوشتی مەلەوشار پیاە چۆنەتی دە تۆسی ئەمەتیوە کە بردی بۆ چۆن من باسی چیەکەم باسی تۆکەم تۆ تۆزی عاقڵ بۆ بەس با خەڵک بگلێ لێ بکە ئەمانە وتوی تۆ مەلەوشار پیاە چۆنەتی تۆ بۆ پرسیاری مەلاوشە من پرسیاری تۆکەم نەسیحەتی تۆکەم توی مەلاوشار بەم دەڵێت تۆ پیاە باشی چۆن توی بەڕەوەڵاوە چۆنی پرسە ها باوکی تۆ بەمەتی و بۆڵی کوڕی چاکێتم بابە نەموتە کوڕی چاکێتم ئەم خێرەشمان پێویستە تی چۆن تو بابە ئێستاکە کێشەیە بێ من مەلایەکەم شەقی باش هەر حیامەچ شەقێکیشم تی هەڵە نەحیامەچ عسر لە قەبعات خلافتە بەڵام ئەمە تی هەڵەن قازانجمانە تێشی هەڵا هەر قازانجمانە ئەمە بۆ موقیفی وای کاکە ئەو ئیشە بۆ کرێ بە من ناکرێت